وڵای ئەمەوەکو دانیشتوانی گەڕکی هەواری شار نزیکەی 150 ماڵ دەبین ساڵ و نیوەکە و گەڕەکە نزیکەی 2 ساڵێکە دروست بووە و گرفتی ئێمە نەبوونی کارەبای نیشتیمانیە بەڕاستی ساڵ و نیوەکە ئێمە خۆم شخصی مراجعەی پارێزگا دایرەی کارەبا وەزارەتی کارەبا بەڕێوەبەراتی گشتی کارەبا ئەنجومەنی وەزیران هەموو جێگایەکمان کردووە بەڵام بەداخەوە هەتا ئێستا کەس بە دەم کێشەکەمانەوە ناتۆ کێشەکەی بۆ چارەسەر نەکردوین بۆیە ئێمە داوا لە حکوومەت دەکەین بەڕاستی خەڵکەکە لە تەحمولیدا نەما ئێمە ماوەی ساڵ و نیوەکە لێرە هەموو کەس هەر کەسێک کە ماڵی لێرە بێ تەنها کارەبای مۆلیدێ هەیە کارەبای مۆلیدەش بەشی پێداویستی ژیان ناکات جگە لەوەی پارەیەکی زۆر دەدەین هەر ئەمپێرێک نزیکەی 25,000 کرێ مۆلیدە دەدەین کە بەلایانی کەمەوە من شخصی نزیکەی 250,000 کرێ مۆلیدە دەدەم بەڕاستی خەڵکێک لێرەیە موچەخۆرە ئەو بەو بێموچەیە و بەو بێوەزە بەڕاستی کێشەیەکی گەورەیە داواکاریمانەوەی برام کارەبای نیشتیمانیمان بۆ دابینکەن چونچەوە دەرێن ئێرۆکانە علەساس دەچێت لای بەغدا و مووسل دەرێن وڵایی ئەنگۆ لە پایتەختن لە جێتان وچی برێ بەهشتە نازان وڵای ئێرەمان بیتە جەهەنم نەبەهاش بەخوای کارەبامان نییە وەڵڵا یعنی منداڵەکانمان بەخوای ئێستا هەمووی ناخۆشن تووشی کۆرۆنە و لە ساردی هەفتانە ئەمە 150,000 بەس کارەبای مۆلیدەی دەین ئێستا ئەمە هەفتانە ئەمن دوقنی نەغازی سەرف دەکەم بەس ئاو گەرمان لە چێ بێت یعنی ئەگە کارەبای عامان هەبیت ئەو ئیشانە هەمووی چارەسەر دەبیت و داوا لە حکوومەتیش دەکەین سەتانەوەتی تەواو کرایە بەس داهاکە ئەوەمانش لۆ ببەستن